لە قەرەباڵغترین شوێنی شاردا زۆرینە سەرڕوتن و کە من ئەوانەی جامانەیان پێچاوەتەوە. پێچەوانەی ڕابردوو پیاوانی بەتەمان دەڵێن لەسەرکردن و پێچانەوەی جامانە بووە عیبە. جامانەی پێ و بەسەرەوە نەبایان خەرسەری ڕوودا عیبە. حساب بۆ جامانەی بۆ بە عیبە و سەری ڕوودەکە تەواوە. تا لە ڕووم نادای جامانە نەپێچمەوە بەسەری ڕوودی بگەڕێم. دیار نییە چۆن، بەڵام 100 ساڵە کورد ئاشنای جامانەیە و بەشێکە لە ناسنامەی پیاوانی کورد. 55 ساڵە بیست جامانەم لەسەرە. خەڵکی لادێ ترێم عادەت بوو، یعنی تنخوا عیب بوو شترە لەسەرا بێ. قسێکە ئەوە بوو لە لادێ بڕۆژ هەموو جامانێ هەر لە هەوڵەوە سیر کە فلیم پێشمەرگەکان بزانم جامانی بەسەرەوە نییە. دوای هاتنە شارۆ کە جامانیان فرەدا بۆی ئەویان بەسەرێمە هاو. پێچەوانەی ئەوەی دەبینرێت فرۆشیاران دەڵێن ئێستا خواست لەسەر جامانە هەیە، بەڵام زیاتر بۆ بۆنە و ئاهەنگەکان بەکاردەهێنرێن. خۆی چەند ساڵە لەمەوە پێش بەس بە تەمەنەکان هاتن، ئێستا گەنجەکانی شەیکردن. ئەو گەنجانەی کە تەمەنیان لەسەر و 20 ساڵەوەی مشکی و جامانەیە کردن هەتا چێتە 80 ساڵ و 90 ساڵ. جاران لە قەدیما بەس بە تەمەنەکان لەسەریانە کرد. ئێستا گەنجەکانیش لەسەر یەکەن بۆ مەجلیس و دیوەخان و دانیشتن و سەیران و سەفەر و ئەوانە. کورد وایە زانی ئەوەی کە لە تەلەڤیزۆنە بینرێ ئەوە پێشکەوتی. نا ئێستا خەڵک چووە تێکەڵاوی نەتەوەکان و خەڵکەکانی تری دنیاکە هەستەکە کە کللتور لە پێش عیلمەوەیە. تۆ کللتورەکەت لە پێشترە، تۆ ڕسەنی تۆ چی بووە، ئەسلی تۆ چی بووە، ئەچیتەوە ئەسلیەکە. ڕەنگ و شێوازی بەستنی جامانە تەنها بەپێی ناوچەکان ناگۆڕێن، بەڵکو لە باشووری کوردستان هاوشێوەی هەموو شتێک دابەشی دوو کراوە. ئێمە ئەگەر دیقەت بین لە ئێستادا وڵاتی ئێمە یەکێک لەو ڕەمزانەی کەوا هەمیشە ڕەمزی شۆڕشگەڕی و بەرخودانە جامەدانە بووە. جامانەی سووریش ئێستا لە وڵاتی ئێمە هەیە کە ئێمە ئاماژەی پێ پێینتوانی بڵێ سەردەمی شێخ ئەحمەدی بارزانیەوە لە کۆتا سەدەی 90 یا لە سەرەتای سەدەی 20ەما کاتێکەوە ئەمە قسەی منێ لە زاری خۆیانەوە وەرم گرتووە. کاتێکەوە شێخ ئەحمەدی بارزانی شۆڕشەکەی تێگەشتی و ڕووە کاتە کوردستانی باکوور لەوێ ئاشنا هەبێ بە کۆمەڵی ڕەنگی جامانە و جامانەی سوور هەڵ ئەبژێرێ بۆ ڕەمزی شۆڕشەکەی خۆی. جامانە مشکی، ڕەشتی و کەشی هەمیشە بەشێکی چینایەتیان نیشانداوە، بە پێی دابەشبوونە کۆمەڵایەتیەکان ڕەنگ و شێوازەکانیان دیاری کراوە. جامانەی ڕەش و سی بۆ هەموو مرۆڤێکی ئاساییە، چ ژن چ پیاو. کاتێک کە بوو بە مشکی سەوس ئەوە تایبەت بوو بە پیاوانی شێخ و سەید. هەر کەسێک کەوا زەردی لەسەرا بوو پێوترێ کەشی یا لە پشتیا بوو ئەمە پێوترێ حاجی. و هەمان شێوە مشکی ژمانەیە ڕەش و سپیە. ئەم مشکێ زیاتر بۆ پیاوانی گەورە پیاوانی با بڵێن ڕئیس عەشیرە و دەم سپی و دەرچ و ئەو پیاوانی کەوا دەم و دەستیان هەمیشە لە کاری خێر و ئاشتیایە. بەڵام لەم ئاخیرەدا لەناو بنەماڵە جافەکاندا جامانە و مشکی تێکەڵ کرا بۆ ناسینەوەی هەموو ئەو پیاوانەی کەوا تایبەت لەناو کێشەی ئاشتەوایی کۆمەڵایەتیان. مشکی و ڕەشتی مێژویان لە جامانە کۆنترە و تا سەدەی 20 ئەوان بەسەر پیاوانی کوردەوە دەبینران، بەڵام دواتر جامانە هات و پانتایەکی بەرفراوانی گرت.